برایانی بەڕێز خۆشەویستان لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا التقي تخوا هاوڕێتی خەڵکی چاک بکە هاوڕێتی کەسێ بکە کە خوای پەروەردگارت پێ زیاتر ئەناسێنێ کە خۆشەویستی دینت پێ ئەناسێنێ کە حەیا و ئەخلاق و حرمەتت لەلا ئەبدەیت ئەکا تازە ئەکا ڕیفرێشی ئەکاتەوە بۆت خۆزگان بەو کەسانی کە خەڵک ئەیان بینێ خوا و ئیسلام و پێغەمبەری بیرەکەوێتەوە عەلەیهی الصەلاة وەسەلام بڕواتان بێت زەلامی وایە چێتە مەجلیسەوە خەڵک یەکسەر تەسبیحەکە ئەشارێتەوە خۆ فەقیر نییە بەسەر حەزەکات تەسبیح بەرێ فێری تەسبیح بردن بووە زەلامی وا هەیە دێتە مەجلیسەوە یەکسەر ئەڵێن تەماتە بە چەنە یەکسەر مەوزوعەکە سیاسەت بێکەنە باسی تەماتە چکۆم قسە ئەگوازێتەوە خۆزگان بەو کەسەی کە ئەچیتە مەجلیسێک دائەنشێ شەهامەت و پیاوەتی و عەدل و ئینساف و وقار و ئەخلاق و ڕەوشت و مەبادی ئیتیابەتی ئەکرێ بۆیە عەزیزەکانم ئێمە هەتاوەکو زیاتر لەگەڵ خوای